مەچینە لای هاوکارمان گەیلان بەیانیت باش مامۆستایان لە هەولێر هۆشداریان لەوەی کە بایکۆت بکەن لەو بارەوە زانیاریەکان لای تۆ چیە فەرموو. بەڵێ ئاکان سارە باینتان باش ینی نزیچین لە دەستپێکی نوێی ساڵ نیو خوێندن بە پێی ساڵنامەی ساڵانی ڕابردوو بەڵام تاواکو ئێستا نەخوێنکاران مامۆستایان یەکێتی مامۆستایان تەنانەت وەزارەتی پەروەردەش لای ڕوونیە بۆ بەرچاوی ڕوونیەکەی چۆن بە شێوەیەک ساڵ نوێ خوێندن دەست پێ دەکات بۆی ئەو قەیراندارە و ئابووری ڕووی لە هەرێمی کوردستان کەوتو دواکەوتنی مووسەیە بۆیە ینی مەترسی هەیە لە دواکەوتنی پرۆسی خوێندن و کردنەوەی دەرگای ناوەندەکانی خوێندن لەسەر ئەو بابەتە بۆی بزانین یەکێتی مامۆستایان قسەی چیا و ڕۆڵی چیا لە کردنەوەی ناوەندەکانی خوێندن و هەندانی مامۆستایان بۆ ئەوەی بستنەوە ناوەندەکانی خوێندن و مەترسینەوەی لە بایکۆتکردنی ناوەندەکانی خوێندن لەسەر بابەتە مامۆستا عەبدولواحید محەممەد سەرۆکی یەکێتی مامۆستایان لە زانیاریمان پێدەن مامۆستا بەیانیتی باش سپاس ئەوەن دەرفەتە پێمان بڵێ مەترسیەکان لەسەر پرۆسەی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە چ ئاستێکدایە خۆی دائیمەن پرۆسەی پەروەردە واتە وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا دوو وەزارەتی بنیادین ینی دوو وەزارەتی ئەساسین ئەرچی سەرشانیان پێگەیاندنی نەوەی تەندروستە و دوجاریش کۆمەڵگەی تەندروست بۆیە دەبێت بە هەموو شێوەیەک بایەخ بەو دوو دەستگایە بدرێ بایەخ بەو دوو وەزارەتە بدرێ بودجان بۆ تەرخان بکرێ پێویستەکانیان میلاک هەموو شتەکان کە پێویستن بۆ پرۆسەیەکی پەروەردەی باش فراهەم بکرێت ئەوەی کە حاڵەتەکەی ئێمە بەڕاستی نیگەرانین پێوە چەند ساڵێکە هەمیشە بودجەی بۆ وەزارەتی پەروەردە تەرخان نەکراوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا تەرخان نەکراوە و هەمیشە کێشەی میلاک هەبووە هەمیشە کێشەی پێداویستەکانی تر لە ناوەندەکانی خوێندن هەبووە بیناو باڵەخانە کەم و کوڕی هەبووە نوێژەنکردنەوەکان هەمیشە بە گرفتەوە بەڕێوە چووە بۆیە ئەمە نیگەرانێکی لای ئێمە دروست کردووە سەربار و بنباریش دواکەوتنی موچە کە ئێمە سێ مانگە موچە نەدراوە بەڕاستی موچەی مانجی 6 مانجی 7 مانجی 8 ئەو لە کۆتاییەکەیدان و تا ئێستاش دیار نییەکەی دەدرێت یعنی ئەمانە بەڕاستی هەمویان کە لە پێشدا ئاماژەم پێدا گرفتن و گرفتی موچەش گرفتێکی گەورەیە چونکە کاتێک مامۆستا ژیان و گوزەرانی دابین نەبێت ناتوانێت داهێنان بکە ناتوانێت ئەو ئەرکێکە لە سەرشانە جێبەجێ بکەن بۆیە بەڕاستی ئێمە زۆر نیگەرانین و مەترسێکی گەورەشمان هەیە لەوەی کەەوە پرۆسی پەروەردە بە شێوەیەکی ڕێک و پێک دەست پێ نەکاتن چونکە بیدایەتی ساڵ زۆر مهمە بەڕاستی زۆر گرنگە ئەگە بە شێوەیەکی ئاسایی دەست پێ بکاتن و مامۆستایان لە خەم ڕخسابن ئەکید ئەمە پرۆسەکە بە شێوەیەکی باش پێدەنێتە ناو ساڵی خوێندنەوە بەڵام ئێمە ئێستا بەڕاستی نیگەرانین لەو دۆخەیەوە ترسمانەیە لەوەی کەەوە دەستپێکەشی سەلیم دەستپێکەکی باش نەبێتن ئەو پێشتی مامۆستایان پێشنیارتان یانداوەکاریتان بۆ وەزارەتی خوێندنی و وەزارەتی پەروەردە با بڵێن بۆ حکوومەت هەرێمی کوردستان چێ وەکو خۆ دەڵێ کە دەستپێچێکی باشی پرۆسی خوێندن بێتە ئارەوە وڵە مخابن ئێمە چەند ساڵێکە گرفتمان لەگەڵ ئەو بابەتانە هەیە لە پێشدا ئاماژەمان پێدا تەرخانکردنی بودجە نۆژەنکردنەوەی ناوەندەکانی خوێندن دروستکردی بیناوە باڵەخانە یعنی ئەمە ساڵانە پێویستمان بە کۆمەڵک بینایە هەیە بەڵام کە دروست ناکرێ ئەمە جارش کەش ینی ناوەندەکانی خوێندن بارگاوی دەبن بە قوتابیان و خوێندکارانی زۆر لە ناوەندەکانی خوێندن ئەم ساڵ کێشەی میلاکیشمانەیە ینی 4 موالیت خانەنشین 3 موالیت خانەنشین بوو ئەم ساڵ 65 خانەنشین دەبێت نزیکەی 9,000 مامۆستا خانەنشین دەبێت ینی تا ئێستا دیار نییە ئەوانە شوێنیان چۆن پڕ دەکرێتەوە و ئەنجومی ڕاژەش بە وەزارەتی پەروەردەی گوتیە ئەمسا ناتوانین دامەزرانتان بۆ بکەین چونکە خۆتان میلاکتان هەیە دەبی چارەسەری حاڵی خۆتان بکەن لەبەرەوە بەڕاستی ئەمانە بۆ ئێمە هەمیشە جێگەی نیگەرانی بوو هەمیشە داواشمان کردووە ساڵانی ڕابردوو پێشنیارمان کردووە بە یادداشتەوە بە لە کۆبنەوەکان و ئێستاش لە هەموو ڕێکەوە ئێمە و داواکاریانەمان هەر کردووە بۆ ئەوی کەوە ئەو گرفتانەیەکان لە پرۆسی پەروەردەدا بەڕاستی جێبەجێ بکرێت چونکە ئەمە ساڵانێکە پرۆسی پەروەردە بە کەم و کوڕیەوە بەڕێوە دەچێت و ترسمانی ئەم ساڵیش بەم شێوەیە کە ئاوەتە خوازین کە بەڕێوە بچێت بۆ شێوە بەڕێوە نەچێتن ساڵانی ڕابردوو پێم وابێ ئەگە هەڵە نەبم ئەگە هەڵم بۆم ڕاستکەوە پێشمانجینۆ یان بابن لەو کاتانە ئەنجومەنی وەزارەت کۆ دەبۆ و ساڵانەی خوێنی دیاری دەکرد و وانەکان و جلوبەرجی خوێنکاران سەرجەمش بەڵام تاوکە ئێستا ئەنجومەن کۆنەبییتەوە بڕیاری نەدایە ئەمە نیشانێک نییە بۆ دواکەوتنی پرۆسی خوێندن ڕاستە خۆی عادەتەن لە یەکینۆ بە پێی قانونی وەزارەتی پەروەردەی باشەرەیە یعنی باشەرە هەر دەکرێت لە یەکینۆ
بەڵام وادەی ساڵی خوێندن ینی ئەمە گرنگە دەبی ئەنجومی وەزارەت سکۆ دەسەڵاتە لای ئەنجومی وەزارەتە دیاری بکرێتن و عادەتەنیش ینی 15 و 20 و هەندێک جار تاخیرتریش مۆعیدەکە دیاری دەکرێت بە پێی گەرما و بە پێی پێداویستیەکان و بێ هەلو مەرجەکەش ینی لەبەر چاو دەگیرێ بۆ ئەوی کەوا مۆعیدەکەی دیاری بکرێت بەڵام ئێمە تا ئێستا لەنا ئیمتحاناتین ئێستا ئیمتحاناتی قۆناغی 12 بەڕێوە دەچێت جاری ماوێتی و ڕەنگە ئەو هەلو مەرجەش ینی چاوەڕوانی ئەوەش بکرێت کە بزانین ئەو بابەتێ موچە بەرە و چ ئاقارێک دەڕواتن ڕەنگە وەزارەتیش بای خۆی نیگەرانی هەبێتن لەوەی کە ئەو موچە دوا دەکەوێتن مەترسی بایکۆت هەیە لە ناوەندەکانی خوێندن لە بەشێک لە شارەکان وڵا بێگومان هەیە چونکە ینی هەموو جاری ئەمە مەترسیمان هەبووە مەترسیەکەشمان لەوە سەرچاوی گرتووە پرۆسەی پەروەردە نابێ بەڕاستی ینی تێکڵاوی کۆمەڵک ئەجیندا بکرێت دەبی پێداویستەکانی دابین بکرێت چونکە هەر ساڵێکی خوێندن کەم و کوڕی هەبی ئیتر ئەو ساڵی خوێندنە کاریگەری لەسەر ساڵی داهاتوش دەبێتن یان ئێستا ئێمە قوتابیان و خوێندکارانمان چەند ساڵێکە بارگایی بوونە بە دواکەوتن لە ڕووی پرۆگرام لە ڕووی پێداویستی و لە ڕووی خوێندن و لە ڕووی ئیستحقاقی ساڵانە کە پێویستە قوتابیان خوێندکاران فێری بن دەبەرەوە بەڕاستی ئەمانە هەموو کێشەن ومێد دەکەم تا لە چەند ڕۆژی ئایندەدا کێشەی موچە چارەسەر بێت ئەمە زۆرێک دڵنەوایی دەدات و وەزارەتیش دەستکراوە دەبێت بۆ ئەوی کەوا باشتر بڕیاری دەستپێکی ساڵی خوێندن بدات. بۆ زانیاریەکان سپاس بۆ ئەوەندە بن مامۆستا عەبدولواحید محەممەد سرۆشی یەکێتی مامۆستایانی کوردستان ئاکەم سارا ئەوە ئەو زانیارانە سەبارەت بە مەترسیەکانی بایکۆتی ناوەندەکانی خوێندن و دواکەوتنی پرۆسی خوێندن لە سەردەم شارەکانی هەرێمی کوردستان بۆی ینی ئەو کێشانێک کە کەرتی پەروەردە ڕۆبۆڕووی بووتەوە بەهۆی هەم خانەنشین بوونی بەشێکی زۆر لە مامۆستایان وەکو میوانەکەم وتی تاوەکو سەری ساڵ چاوەڕێکی نزیکەی 10,000 مامۆستا خانەنشین بێت لە هەمان کاتژ لە دواکەوتنی هێندانی موچەش یەک لە هۆکارانەیە کە ئەگەر یاخود مەترسی لەسەر دواکەوتنی پرۆسی خوێندن لە هەرێمی کوردستان لە ناوەندەکانی خوێندن دروست دەکات. بەڵێ گەیلان لەولێر سپاس بۆ تۆ میوانەکەت.